یاریەکانی خولی ئەستێرەکانی عێراق هەنگاوی بەرەو هەفتەی دووەم ناو هەینی یاریەکان دەست پێ دەکات و 3 ڕۆژ دەخایەنێت. هەینی با دوو یاری هەفتەی دووەمی خولەکە دەست پێ دەکات. نەجەفی دۆڕاو بە هەولێر لە یاریەکەم بۆ ئەم هەفتەیە لەسەر یاریگای خۆی و لە کاتژمێر 6 ڕوبەڕووی دیالە دەبێتەوە. لە کاتژمێر 8 و 30 خولەکیش زاخۆ لەسەر یاریگای یانەی دوهۆک بەبێ ئامادەبوونی هاندەر ڕوبەڕووی قووەتجەویە دەبێتەوە. کوڕانی خابوور ئەرچیان ئاسان نییە چونکە لە یاریەکەم تووشی شکست هاتوون و لە دەرەوە یاریگای خۆیان و بەبێ پاڵپشتی هاندەر ڕوبەڕووی تیپێکی بەهێز دەبنەوە. شەمما یاریەکان بەردەوامی دەبێت و 4 یاری دیکە بەڕێوە دەچن. لە کاتژمێر 6 نەورۆز لە عیمارە و لەسەر یاریگای میسانی ئۆڵمپیک دەبێتە میوانی نەفتی میسان. کوڕانی شاری سلێمانی دەیانەوێت درێژە بە ئەنجامە باشەکان و سەرکەوتن بدەن، سوود لە دۆخە خراپەکەی تیپی خاوەن ماڵ ببین و ڕکابەری نازناوەکە بن لە سەرەتاوە. لە هەمان کات کەرق لەسەر یاریگای خۆی پێشوازی لە قاسم دەکات. لە کاتژمێر 8 و 30 خولەکیش هەولێر گەشتی بەسڕە دەکات و لەسەر یاریگای فەیحا دەبێتە میوانی مینا. هەردوو تیب لە یاریەکەم 3 خاڵیان کۆ کردوتەوە. ئامانجیان بەردەوام بوونە لەسەر سەرکەوتن. هەولێر هیچ یەکەیەکی مەشقی لە بەسڕە ئەنجام نادات و بافڕۆکە گەشتەکەی ئەنجام دەدات. لە هەمان کات گەرما لەسەر یاریگای جۆلان پێشوازی لە نەفت دەکات. یەکشەمە یاریەکان بەردەوامی دەبێت و بە 4 یاری کۆتایی بە یاریەکانی ئەم هەفتەیە دێت. لە کاتژمێر 6 و لە یاری لووتکە شۆرتا لەسەر یاریگای فەیحا لە بەسڕە پێشوازی لە دۆهۆک دەکات. شۆرتەی پاڵەوانی 4 وەرزی ڕابردوو دوای یەکسانبوونی لەگەڵ سەدی قەتەڕی لە خولی بژاردەی پاڵەوانەکانی ئاسیا یەکەم یاری خۆی لە وەرزی نوێ دەکات و بەهۆی ئامادەنەبوونی یاریگەکانی بەغداد بە ناچاری لە بەسڕە یاری دەکات. هەڵۆکانی چیاکانیش بە نیەتی تۆڵەوە گەشتی بەسڕە دەکەن و دەیانەوێت بە یەکەم سەرکەوتن بگەن. لە هەمان کات ئەمانەی بەغداد لەسەر یاریگای یانەی کەرخ ڕوبەڕووی مووسڵ دەبێتەوە. لە کاتژمێر 8 و 30 خولەک بە 2 یاری کۆتایی بە یاریەکانی ئەم هەفتەیە دێت. زەوڕا دوای بردنەوەی لە گوای هیندی لە خولی دوی پاڵەوانەکانی ئاسیا و گەڕانەوە لە هیندستان یەکەم یاری خۆی لە وەرزی نوێ ئەنجام دەدات و لەسەر یاریگای خۆی و لە یاریەکی بەهێز ڕوبەڕووی تەڵەبە دەبێتەوە. لە هەمان کات غەڕاب لەسەر یاریگای ناسڕەی نێودەوڵەتی پێشوازی لە کارەبا دەکات. حوسێن محەممەدی کەناڵی پێم.